ئێستا عەلاکولن کاکە چییە خۆی؟ لە تێدووکیش وەڵا قۆزیە وتی لە تێچی مۆدانە؟ لە تێدووکیشم بۆدانێ لە پاڵەستە برنجە وەڵا خۆ بێ مشۆ لە مەتعەمەکە قەچە بە ساقی چاو من خۆمەی خۆم برا باشە کاکە ئەمە قۆزیەک هەر خاتری شێ نەگرتم کاکی من تکال لێکم مەزاجم تێک نییە ئەزانین چۆن ڕۆحەکەم بە جددی منەمێ قۆزیەکم بۆ بێ دەرەجەیەک کاکە تووشم لە سەرێزانی بۆ من لە دوای ڕاپەڕینەوە قۆزیم نەخوارد و ئەمە یەکەم جار دیارە بە معاملەتەکە دیارە لەو کاتە قۆزی نەخوارد کوشم لە سەری ئەمەنە بخۆم ئەمە قۆزیەکە ئەیتر ئەنوا تەرتیبات و سەڵاتە و بەسەر هەمووی بۆ ئەوەنیە ڕۆنی مریشکەکە هەیە یەک قاپی ئەمەنم بۆ بێنە لەگەڵ یا ئەزانین چی بە قوربانیان مەسئولیەتی کەس هەڵ ناگرن تو ئەو چەوریە ئەخۆی دوو و ئەمانە وەزن خراپە من ئەی خۆم ڕۆحەکەم من ئەی خۆم تۆ قەچە بەسەر باش کاکە ئەمە شەش حەونانیش وەڵا شوێنتان هەبووە بە ڕاکشانەوە خوارد بەس نییە خەیر لازم لە وەسڵەکە بنووسم بە ڕاکشانەوە بەس توا ئەگەر ئەوە نییە تەرتیبات و ژت بزانم چیم بۆ بەس حەقی چاوم من یەکەم ڕۆژم نیە لێرە ئیشەکەم یعنی ئەو کەسێکی بۆ ناخواردن ئەزانم چی بۆ داهێنێ یعنی تۆ ناکرێم هەموو شتە بە من بڵێ وا منش پاری باشێ بەس حەقی چاوم ئەوەی تۆ باسی شەش حەو نەفەرە کاکە توی تاقە نەفەریشی هاتوو بۆ مەخورێت تۆ بۆم بێنە خۆزێک زیان بۆ دانێت لەم لاولەلا کاکە من جارە پێشەی دوو نانت بوێنم دوایی کە لێو بڕە نانێکەوە بوێنم بەس سەرچە باش ئەمە پشمیش و تەرتیباتەکەی بەسە لە غێر بە قوربانی چاوم ئێمە شتەکانمە ناسک و جوانە یعنی ئەوەی کە ئێنین بۆ میوان دڵنیا بە بەدڵیەوە باشە بەس تۆزێک ئەتەکێتە لەگەڵ مشتریان جوان بە قوربانی چاو بۆ ئەتێشێتم نییە یعنی لەو کاتۆ بە ئوسولی جوان قسە لەگەڵاکەم دوای چێکم کردو بۆ مێنایی حەکەم ئەگەر هیلاکی نەهاتی تای بۆ هێنە هیلاکی تۆ هیلاکە کردوم کاکە تۆ عەسابت تێکداوم من بۆ هیلاکم کردویتە خۆ حەزم هەیەتی کاکە دەبۆم بێ ئەمەژە چیتر ئەمرکە وەڵڵا ئیتر خۆ ماستا و شت پارۆشتی نیوەنە چۆن نیەتی بە قوربانەوە هەموو شتێم لەگەڵمە جگە لە ئاوەکە حەزێکی ئاوەکە کارتۆنێ بخۆ بەس ماستا و ساردیمانە پاری خۆیە بەجێ هەیە ماستا و نەیەنە بەس تۆزێک گۆشتی زیان بەس حەقی چاوم تو ئەوڵجا پێوتم ئەو شتانە هەمووی پێوتم تو ئەو خوایە تو ئەو خۆ وەڵای پشتم تاقی بە قورئان وەڵای مردم مردم منێ شێت کرد خۆ ئاگایێ چکە تاکیدم بڕۆمەم گەڕێنی داوانە کاکە چیترە خۆی بەساقم بەسیتر ئەوە نییە خۆی عادەتەن لە سەبرت پشمیش و بایم و تەرتیبات و شعری ئەو نییە بڵاوێکەنەوە کاکە هەمووی نووسی بە قورئان هەمووی نووسی خۆ ئاگای تا کشمیشی زیایە نانی زیایە گۆشتی نووسیوە کاکە گۆشتەکەش نووسیوە بەخوا ئەمە نووسیوە کاکە تۆزی ئەتەکێتی قسەکردن هەیە براکەم کاکە بەخوا بە قورئان خۆ ئەگەرێ نووسیمە بێن دەسێ ماچەکەم بەخوا بە قوربانی بەشم خوا ئەوە لاپەڕێک ئەوە پڕ بۆ هیچ مەسە دانیشکە ماقولاوی وەسڵیچکە پڕگەمەوە مادەم هەرتێتە ئەو دوو تۆزێک ئەوە نییە قاچە قوڵ و ملا قۆتەوە نییە جوڵەوانەش جوڵە بەسڵ بەڕێبم کاکە بووی جارێککە مشتری بێتەوە بە قورئان دڵم تاقی خواگەی دڵمە بەریەوە نەما کاکە چیترە خۆی چکە زارمەم گەڕێنیتەوە بە قورئان وەڵا شلەکە هەر ئەنواع بنووسە ئاوی مریشک و ئاوی گۆشتوانە برا جوانەکەم کاکە ناتوانم لەوەڵە هیلاک بووم بە هیلاکی بۆ هاتی بۆی بۆ ناتی بە خسخانە برە بە ساقی چام تۆ هیلاکە کردم کور عەسابت تێگەم ئەوانە کە بۆ نووسیم بڕۆ بێنەوە خوایە لە تۆ بەزیابێ خوایە هەوازە مەسە لە دایک بووم بە قوربانی چاوم ئەوە دامخست وەسڵەکە بە قوربان بەس تۆزێ خێرات خوا شاگردی ئەمڕۆ بوو ئەمە نەخاو و خلیچکە من داوای چی دەستانسقە ڕاوە سەبا بچمە ئێوە وەی بە ئیسراحەت بۆی دانیشەوە بۆ هیچ باشترە بۆ شتەکانە بۆ قساکە جوای ببەرە قساکە الله ئەمە ماشە ئاش ماش ماشە تاسکە بابین الله باش فاصلە تەفسی دەنکانە ئەمە خەوتۆ خەبەری مەکەنەوە خەبەری نەکەیت و جارێ هەمووی ڕۆناوە ئەمە خۆش ئەوەیە پێشم وتی دوای گلی لەسەر خۆتەوە تۆزێ ئەمە وەزعەکە تێگە الله کونجیە باریوە دەستێ باریوە دەستێ خۆش بێت دەستێ بەفرم وێنایی سەرخواریکەم و ناکرد نەکەین سێوە دەنکانەکە ماشەڵڵا باڵا بەرز الله لەو بوونە تاوا گلی دەیە لە دوای ڕاپەڕینەوە قۆزیم لەخوا ئەزانم بەخۆ بۆ پێوی زعاجین بڵێن بۆ پێیەکی و داوای شتانە چێت ئەزانم وڵا تاوت گلی دەستێ خۆش بێت مەزبوطە زۆر مەمنون
برا اما ئاوا ناخوری یەک دەقە عارف بوو بینم ئەوە ئاخورێت خوا بە ناوی تویە ئەڵڵا خوا الله ملقم كاكا بالرخصة خود خوا جان أمريكا والله نظام مشتريكي لي أوم لي زيادة باش بيبي فلوسهم 5000 شنباتي يمي چییە فرۆشی؟ أو بوشت زيادة وەرە بە قوربانی چاوم تۆقێکە عەسڵام تێگەی بۆ خۆمان کاکە مشتریمان هەیە تا پارچێ بفرۆشی تۆی فرۆشیتەوە أنا بقول تو بواقي تو شاگردێکی احترامی خەڵک بگرە ئەتەکێتی قسەکردنە هەبێ کورە ڕووی بابی وەڕەش بە فێری ئەم کەلیمەیە کردی ئەتەژێ دانی چی؟ نازە وڵا خۆم لە تەلەڤیزیۆن ناگوێم لێ بووە کاکە شێتە کردم بە قوربانی چاوم خواتم چۆنە فرۆشێتەوە یا وام تێکیە باشە بە قوربان بڵێ نییە و تاو خۆمەی خۆم تێریژم بەس هەری خۆم پارەم پێیاوە باشە بە قوربان واز دە هەموویلاکیە بەس تۆ خۆ چۆری زۆر مەخۆ خواگەی لە من تووشەمێنەوە خۆ دەبڕۆ باشە دەبڕۆ بابە دەبڕۆ وە سەیدێم خەڵکە چۆنە وەڵی تێریش بەس خۆ پارەم پێیاوە بۆ نەی خۆم والله شەرزاد جان وەسە ئەوەرە جان ئەوە لەو سادیقەتانە بۆ چێ مناقەشە لەگەڵ زەلامە کورە وەستاجیانەوە هەر خۆی بە تاختی نهاتەوە بە قورعان بەقەدر دە نەفەری لاشی کردو خەچەکە پارایە کاکە کورە پارە سەریگە تخوا ناخواردنە سێ چێگەڵی خاڵشم شاڵی بێت خۆ ئەخەم ناخواردنە ئەوە من باشێ ناسم ئەوە ساحەبی سێ چوار معاملە هەر وا چروک و ڕەزیلە ئەچە بۆ هەر شوێنە معاملەکە بە زادی خوا ماڵ مناڵەکەشی بێزارن لێ تەقی ناکە کە خۆ دەوناسی خۆم شتای بەدەمی و کاکە من والێ کرد وڵای وشک و ڕقم وانە بەدەستیەوە یاتم تۆم بۆچی تۆ شاگردی تەنایکی بدەم خەڵکەوانێ چوزارم وڵا هەلاکولی واسی دەبێنە چی بۆ معرەس ئەرە وڵات دوێنە ڕۆژ چی کرد وەستا یەک سیارەم کڕیوە ئێ لە هەمووی خۆشتر بنزین نییە غاز غازە غاز دەرەجەیەک ئەفڕێ هەتو غاز بۆ کڕێ وڵای ئەڵێن کێشتی نێ بە هەورازە هەسەر ناکەوێت ئەوە بەڕاستە ئەرە وڵا ئاتۆ وەرە با فڕێکە پێ لێم زانە خۆتەکی لۆ سارێ بەخوا 160 قەپاتەکە هەرە فڕێ بە خەڵک زۆر زەمیەکات و بیمانم بە غاز نییە من بەڕاستە ئەرە وڵا وەڵای یەک شتێ با بێڵم سێری بە سێری جامەکانیکە بە سێریگە بەزانی چیکە واز دەوە بێنە دوایی کە تەواو بووین یەک فڕی ئەزمڕە پێێ بزانم چۆ وەرە هەر ئەزمار بۆ شۆڵێ ئەو بە بە سێری جامەکانیکە ها لەگەن دەسی بیا ها چوار جامەکەی کە خوارد سەری ئەوە چی بابوو هێشتا دکتۆرەکە عملیاتی بۆ بکردی تاوتی 50 گەڵای تێچێ بۆ نەوهێشت لا حول ولا قوة ئەرێ کەلسم تۆ ئاخە من بەبێ عەقڵ تێگەی 50 وەرەقە بۆ بم بە قاچێ کاکە سبەی و سبەی سارەژەوێت دارشەکە بە 12 هەزارە کردم و تەواو ئەیە ڕۆ عارف تۆ چی دەب بۆچی واکە بێڵە چاگەبی تۆی تۆ سەر پێکار خۆ بریش تەواو پێم نەماوە بەڕاستی ناتوانم تەواو پەکم کەوتووە بچم خزمەتی تۆ بکەم ئەرێشنەکە تۆ بۆ واکەی تۆ بۆ گڕێ گرتووە 50 وەرەقە چۆن دانێن بۆ ئەوە دامناوە بۆ ڕۆژی ڕەش باوەڕ کە هەرچی کەناڵی تەلەڤیزیۆن باسیەکە و عالەم خەفە دەخوا و ئەگری و شیر و شەپۆڕکایەکە کوڕی نەماوەکە قاچی نەماوەکە دەستی نەماوە عالەم خەفە دەخوا بەس بزانم سڕی تۆ لە چیایە ئەم پێکەنین و خۆشیە ها سای جۆژنەکە دانیشتوم لە مەتەمەکە بەبێت تۆ ناخۆش قۆزی مەخوا جاماین چیان بۆ دانابووم ئەمەنە هەر ئەگریا خەمم لێ هاتبوو ئاخر معقول نییە 14000 دڵم نایەت وەڵا لەو کاتە ئەخیر پارم خوارد و سیارەیەک تەقیوتی هەساو سەقفی ئەو مەطعەمە گەورەیە هەمووی کەوتە خوارەوانە کورە من بۆی پێکەم پارەی قۆزیەکەم نییە ئەو خۆش نییە